زیاتر لە 1000 نەمامی ناشتووە. سەوزی درەختەکان و باڵایان بەسەر شەقامەکاندا دیمەنێکی جوانتری داوەتە سروشت. ئەو هێشتا دەیەوێت بەردەوام بێت. هۆشمەند فارس گەنجێکی هەورامانەوە خۆی دەڵێ لەگەڵ بەشێک لە هاوڕێکانیدا کاوکاری بوون، چەندین پرۆژەی سەوزکردنیان ئەنجام داوە. ئێستا ئەوانیش گروپی تایبەت بە خۆیان هەیە و سروش بەبێ بەرامبەر سەوز دەکەن. گوندی ئەڵامپێ یەکێکە لە گوندەکانی هەورامان لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی خوڕماڵە. بیرۆکەی ئەم پرۆژەیە مەگەڕێتەوە بۆ مانگی حوتی ساڵی 2014 کاتێک کە ئەم بیرۆکەم لەگەڵ هاوڕێکانم تاوتوێ کە سەرەتا ئەوان پیان وابوو کە ئەم پرۆژەیە سەرکەوتن بەدەست نایەنە لەبەرەوەی ئەم شوێنە یەکەم دوورە دەستە، دووەم سەرچاوی ئاوی تێدا نییە، سێم پێویستی بە کات هەیە بۆ کارکردن وەک ناو شار نییە تۆ بتوانانی هەر کاتێک بتەوێت بچیت خزمەتی پرۆژەکانت بکەیت. بەڵام من بۆ ئەو فکرەی کە هەم بوو، بەو پلانەی کە هەم بوو، بەو ئیرادەیە کە هەم بوو توانیم سەرکەوتن لەم پرۆژەیە بەدەست بێنم بە پشتیوانی هاوڕێکانم. تەنیا پرۆژەکانی لە سنووری گوندەکەی خۆیاندا ئەنجام نەداوە. ئەو کە پیشەی مامۆستایە لە قوتابخانەکەیان و چەند گوندێکی دیکەش پرۆژەی کردووە. دەڵێت لەگەڵ شارەوانی ڕێکەوتوم ئاوی بەشێک لە نەمامەکانی ئەوان دەدەم و ئەوانیش ئاو بۆ نەمامەکانمان دەهێنن کە لە شەقامەکاندا ناشتومانە. ئامانجی من لەم پرۆژانە خزمەتکردنی ژینگە و سروشتی ناوچەکەمانە. هیوادارم توانی بێتم لە ڕێگەی ئەم پرۆژانەوە خزمەتێکی بچووک بە ژینگە و سروشتی ناوچەکە بکەین. بێجگە لەم پرۆژەیە کە لە گوندی ئەڵامپێ جێبەجێم کردووە، لە ناو خوڕماڵیش پرۆژەیەکی دیکەم جێبەجێ کردو. هەروەها لە گوندی شیرەمەڕش بە هاوکاری مامۆستایانی خۆشەویستی هاوڕێم لە گوندی شیرەمەڕ لەوێ شاوگی شیرەمەڕ سەوزمان کردووە، بەڵام ئەو پرۆژەیە ئەوان خۆیان خزمەتی ئەکەن. بێجگە لەوەش هەروەها لە قوتابخانەی ڕیشێنی برناڕەتیش لەوێش پرۆژەیەکمان کردووە بۆ ئەو قوتابخانەیە، ئەوانیش بە هەمان شێوە خۆیان ئیدارە و کارمەندانی قوتابخانەکە پرۆژەکە بەڕێوە ئەبەن و خزمەتی ئەکەن. هۆشمان خەڵکی گوندی ئەڵامپێیە کە خەڵکی گوندەکە هەورامین و سەر بە ناحیەی خوڕماڵە. هۆشمان پارکی ناحیەکەشی بێبەش نەکردووە لە کارە ژینگەیەکانی. دەڵێت کارەکانی دەرمان ڕشتن و هەڵپاچین و ئاودێرانیش بۆ پارکەکە دەکات. پەیوەندیەکی تۆکمەشی لەگەڵ شارەوانی ناحیەکە هەیە. بەپێی توانە هەرچەند لە توانای مندا بێ بۆ خزمەتکردنی ئەم پارکە درێغیم نەکردو. هەندێک جار کە پێویست بوو بێت دەرمانی تەواوی پارکەکەم کردووە، بەڵام لەوەشە لەگەڵ شارەوانی خوڕماڵە بەتایبەت لەگەڵ بەشی باخچەکان پەیوەندیەکی زۆر باشم هەیە. ئێمە هەرچێکمان پێویست بێ بەپێی توانە ئەوان هاوکاریمان ئەکەن و هەروەها ئەوانیش هەرچێکیان پێویست بێ ئێمە بەپێی توانە هاوکاری ئەوان ئەەکەین. هۆشمەند فارس لە ساڵی 1985 لە گوندی ئەڵامپێ لەدایک بووە. دەرچووی کۆلێجی زانستە. ئەو دەڵێت پێویستە حکوومەت ڕێگری بکات لەوانەی کە دەیانەوێت دارستانە دەستکرد و سروشتەکان بۆ کاری تایبەتی خۆیان بەکاربێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناحیەی خوڕماڵ.